بەڵای خۆشەویستانمان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە جۆر و بەکارهێنانی چا دەکەین. هەڵبەت ئەمڕۆ ڕۆژی جیهانی چایە. لەم ڕۆژەداوە لە ڕۆژەکانی دیکەشدا کۆمەڵێک ڕێنمایی تایبەت دەدرێت بە ئەوانەی کە زۆر چا دەخۆن، پێویستە بە شێوازێک چا بخۆنەوە و لەگەڵیشیدا ئێمە لەم تەوەرێماندا باز لە جۆرەکانی چا دەکەین، باز لە کوالێتی چا دەکەین و چۆن چایەکی پڕکوالەتی باش بناسرێتەوە و لەگەڵشیدا کام جۆرە چایانە زۆر بەسوودە بۆ تەندروستی. هەڵبەت چەند جۆرێکی زۆر جیاوازی هەیە بەدەر لەو چایەکە ڕۆژانە دەیخۆن. کۆمەڵێک چای دیکە هەن کە بەمەبەستی کۆمەڵێک تەندروستی دیکە، سوودی تەندروستی دیکە بەکار دەهێنێن. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک هاوڕاست قادر و تەبێژی کۆمەڵی ڕۆژناسانی کوردستان میوانمانە. کاک هاوڕاستگیان زۆر بەخێر بێ. زۆر سپاس بۆ میوانداریتانمان. سەرچاومان ئەگەر لەو دەست پێ بکەین بۆەوە ڕۆژێکیش بۆ چادانراوە لە جیهاندا. دەستخۆش بۆ ئێوە. هیوام لەرساخی هەموو بینەران و بیسەران و تەواوی کوردە لە هەرجەیەکی کوردستان بێ. خۆی ڕۆکی چا کە بڵین بە دایکی ڕۆکەکە بە دایکی چاکاندا ئەنرێ کە لە وڵاتی چینە پێی دەوترێت ڕۆکی کامیلیا کە چایەکی بڵین سێ جۆری لێ بەرهەمهێنرێ. لە گوڵاکەی چایسپی بەرهەمهێنرێ، لە گەڵاکەشی دوو چای درمان بۆ بەرهەمهێنێ کە یەکیان ڕەشە و یەکیان سەوزە. ئێمە ئەگەر باسی سوودی چاکای ئەم دارە بکەین بە تەنها دانانیشین بڵین چای ڕەش ئەم سوودەی هەیە، باسی سوودی داری چاکەین کە لە زەیتەکەیەوە سوودی هەیە، لە گەڵاکەیەوە، لە گوڵاکەیەوە و بۆیە گرنگی پێدراوە بەم چایە لە بەرەوەی سوودێکی یەکجار زۆری هەیە و لە ڕووی بازرگانیشەوە، یعنی هەر لەو ساتی چاندنی ئەم داری چایەوە جابا وەکو زانیاریەک بۆ بینەران و بیسەرانی ئەم تەلەڤیزیۆنە جوانەی ئێوە نەمام نییە چا دارە، چەند مەترێکیش بەرز دەبێتەوە، بەڵام عادەتەن ئەوانی کە کێڵگەی چایان هەیە کورت ئەیهێڵنەوە، بەڵێ کورت ئەیهێڵنەوە بۆ ئەوەی کە ئاسانتر دەستیان بەسەر یازاڵ بێت لە کاتی چنینەوەی گەڵا و گوڵەکانیدا. لە ساتی بەرهەمێنانیەوە تا ئەگاتە کوپە چاکەی دەستی من و تۆ گرنگی و بەهای خۆراکی بەرزە و بۆ تەندروستی گرنگی خۆی هەیە، لە ڕووی ئابووریشەوە کاریگەری زۆری کردوتە سەر بواری بڵین تیجارەتکردن و بازرگانیکردن لە وڵاتانی بە تایبەت ڕۆژهەڵات. زۆر باش کاک هاوڕاست، بێژەوەی بچینە سەر جۆرەکانی چا و سوود و گرنگیەکەی. مەژووی چا لە کێک و دەست پێ کردووە و هەروەها چەند جۆر چاش بوونی هەیە لە ئێستا؟ چاکان زۆرن، چۆنێتی بڵین نوعەتەکانی چا جۆرەکانی چا زۆرن. ئێستا بەداخەوە بەهۆی بازرگانیەکەیەوە چای خراپیشی زۆر تێکەوتەوە. مێژووی چا ئەگەڕێتەوە بۆ سەدەی 13 لە کۆنا لە چین هێندە سەریان کردوتە سەر خواردنەوەی مەی و خواردنەوە کحولیەکان، ویستویانە بەدیلێک بۆ ئەمە دروست بکەن، خواردنەوەیەک بۆ ئەمە دروست بکەن کە پێشکەش بە میوانەکان بکرێ و یاخود لەسەر خوانەکاندا بنرێ لە ناو خێزانەکانە، بۆیە پەنایان بردووە بۆ بەکارهێنانی چا. جا لە بە تایبەت لە وڵاتی چین و ژاپۆن و تایلەند و هندستان و ئەوانە بەدەر لەم چایەش کە مەسەرەن بەناوبانگە و بازرگانێکی زۆری پێواگرێ تەواوی چاڕۆکیەکانی تریش بەکار ئەهێنرێ. ئێستا بووە بە باو و وەکو کللتورێک بۆ خۆیان هێشتۆتەوە. لەبەرەوە هێندە گرنگ بووە لەلایەن کە مەسەرەن ڕۆژ بە ڕۆژ ساڵ بە ساڵزانیویانە خواستی خواردنەوەی چا زۆرە لە ناو هاوڵاتیانە، گرنگیان پێیاوە، بەم گرنگیش ماوەتەوە هەتا ئێستا و ئەتوانین بڵین داری چا لە چین سەرچاوی گرتووە مێژوەکەی و بۆ سەدەی 13 مژەگەڕێتەوە. ئەگەر ڕاست زۆر باز لە کوالەتی چا ئەکرێ، باز لە تامەکەی ئەکرێ. چایەکی زۆر باش کوالەتی باش چۆن بناسرێتەوە لەو هەموو جۆرە چایی کە بوون لەنێو بازاڕەکاندا ئێستا بوونی هەیە؟ بەگشتی چا چۆن بزانین چایەکمان هەیە کوالەتی خراپە و چایەکمان هەیە کوالەتی باشە لە سەوز و لە ڕەش و لە هەر چایەکی ترە. هەر چایەکتان هێنا کە ڕەنگی زۆر دایەوە، چەند جارێک ڕەنگەی دووبارە کردەوە، مەسەرەن تۆ ئاوەکەی دڕشت و ئاوی کە تێکرد جارێک کە ڕەشی و یاخود قاوەیەکی تێری یایەوە بە چاکەیان سەوزێکی زۆر یاخود لەگەڵ تێکردن لەگەڵ ئاوە گەرمەکە کارلێکی کرد و ڕەنگی یایەوە، ئەمە چایەکی باش نییە. ئەو چایە باشە کە زەردێکی تۆخ بێت
و لە دوای مانەوەی چەند خولەکێک 5 تا 10 خولەک لە ئاوی گەرما ئەو ڕەنگە باتەوە. ئەو کوالەتی خراپە کە باسێکی هەنێک جا تامیشی خۆشە لەبەر ئەوەی یان گوڵی یاسەمین و یاخود گوڵی باخ یا هەر گوڵێکی تری بۆن خۆش تێکەڵی ئەەکەن یان بە ئەتر لە بڵین کۆگاکانیانە چۆن بڵی پرژاندنی بۆ ئەەکەن تا ئەو بۆنە هەڵبگرێ. لە ماڵەکان داوایە خاتونەکان ئەڵێن کام چای زۆر ڕنگ باتەوە ئەو باشە چاوانەوە خۆی کێشەکەمان لەوەیە مەسەرەن ئێمە ئاڵین لە ڕووی تەندروستیشەوە کاتێک کە تۆ ئەم چایە کە تەندروست نیە و چایەکی گونجاو نیە چونکە لە ڕووی ئۆکساندنەکەیەوە بە هەندێک جار باش بەرهەم نەهاتووە هەتا زیاتر لە بەرهەوایە بمێنێتەوە و وشکردنەوەکەی زیاتر بمێنێتەوە لە بەرهەوایە ئەم چای ئۆکساندنەکەی مەسەرەن زیاتر تەسیری تێکات و کاریگەری خراپیە بێ لەسەر جەستەمان. ئەگەر ڕۆزدە جا مەرج نییە بوون ئەو چایەکە لە ماڵانە هەیە من ساڵی پار بچوون بۆ لای جەنابەر شارەزای ڕۆگناسی چایەکی بۆێنم دوای پێشی بۆشی نووسین لە چی و چی پێگات و چایەکەم تێمە زۆر هادەکاتە زۆر ئەوەی بزەبت وا بوو ینی ئیلاکەتی ئیونە ئێش تایم تۆزێک تونیەکی تێدا بەڵام زۆر تامی خۆش بوو زۆر ئەوە بووە زۆر سوودیشیە بوو ئەنەستە کرد مشکە سافە بیانی زۆر جارەمە ڕەنگە چاخۆرەکان ئێستا حەزکەن گوێمان لێ بگرن من پێم خۆشە لێرەوە هەر لە ئەم بەرنامە جوانی بەڕێستانەوە پەیامێکی تایبەت بگەێنین بۆ کەسانی کە چاخۆرن چا زۆر ئەخۆنەوە لێرەوە ئێمە پێیان ئەڵێن چاخۆرە ئازیزەکانمان تکایە ئەگەر چای ڕەشتان خوارد بێبەری مەکەن لە گوڵی باخ لە هێل لە دارچینی هەم بۆ خانمان هەم بۆ پیاوان لەبەرەوەی تێکەڵکردنی ئەم سێمادەیە یارمەتیدەر ئەبێ بۆ تەنزیمکردنی ئاستی شەکر لە خوێنتا و چاوریەکانت کۆنتترۆل ئەکات و جگە لەوەی کە بۆ خانمان باشترین دەرمانە بۆ کیسی منداڵدان و ئارامکەرەوەی مێشکانی تێکڵی چاکە گوڵی باخ هێل دارچینی ئەمە پاکەرەوەی ڕێڕەوی میزە و یارمەتی دەرە بۆ منەشتێکی جسمیشە مهدی ئەعسابە کەواتە چاخۆرە ئازیزەکان با تێکەڵی چای ڕەشی بکەن بۆ ئەوەی هەر ئەتوانن ئەستەن بە بەدیلی چاوی خۆن. کاگاوڕاز ئەمە کە ئاماژت پێکرد ئاوەکە بکڵێت ئەو شتانی تێبکرێت یاخودەوە تا کە هەر بە سێریکە چەند جۆرێک لێنانی چامان هەیە ئەگەر بە گشتی باسی بکەین بە چاڕۆکە بڵین ئەوانی کە بۆ دەرمانیش بەکارهێنرێ ئەگەر هاتوو گوڵەکە یاخود ئەو چیلکەیە یان ئەو مادەی کە پێێتە تۆزێ گیر بوو و یاخود پتە بوو باشترە بکڵێنرێ ئەگەر وەکو گوڵی سپی چا داری چا ناسک بوو یاخود وەکو گوڵە باخێک ناسک بوو تەنها ئاوە گەرمەکە کافیە بەڵام یەکێکی وەکو هێل تۆوێکی وەکو هێل و یاخود دارچینی ئەگەر دارەکە بوو پاودەر نەبوو پێویستە بکڵێنرێ. سو باشە هەر لەگەڵ ئەوە باشترین یاخود تەندروستترین شێوازی لێنانی چا چییە؟ ئاوەکە گەرمەکەی چاکەکەیتە ناوی سەری داپۆشی بە داپۆشینی سەری ئەو قۆریا یاخود ئەو دەفرا تۆوا ئەەکەی زەیتا ئەترەکەی نەڕوە لەگەڵ هەڵمەکەیە بمێنێتەوە تاموبوون و سوودەکەی زیاترکە. ئەگەر ڕاست ئەوکارانە کۆمەڵی دیمەن کە وێنەی تایبەت بوو خۆت بۆ نردبووم لەسەر شاشە دەڕوات ئەو وێنانە چیەگەر ئەوکارانمان بەسەر چاوەکانە بەستا ئێمە ئینشاءڵڵا یەک زانیاری لەسەر ئەو چەند وێنەیە ئەین کە بتوانین هەمومان پێکەوە سوودمەند بین لێ. ئەمە داری چاکەیە کە لە سەرەتایە باسمان کرد ئەگەر ببینن گەڵایەکی سەوزی هەیە جا داری چا گەڵاکەی هەمیشە سەوزە و باشترین جۆری چاش ئەو چایە کە لە گەڵا و چرۆ تازەکانیە یعنی گەڵاوردەکانی بێ نە گەڵاپانەکان گەڵاپانەکان بە گەڵای دایک ناوەبرێ بۆیە ئەو گەڵاوردانەی سەری لێ ئەکرێتەوە بەکارهێنرێت تەبعەن ئەو دارە خۆی ئەبێ بەرزتر بێ بەڵام خۆیان بە کورتی ئەیهێڵنەوە بڕینی زۆر بۆ ئەکەن. ئەگەر وێنەیەکی ترمان پیشان بن کە بڵین گوڵە سپیەکەیەتی چونکە وتمان لەم دارە سێ جۆر چامان هەیە ئەگەر تەماشا بکەین ئەوە گوڵە سپیەکەیەتی و چای سپی لە هەمووی باشترە یعنی ئەگەر ڕیزبەندی بۆ بکەین ئەم گوڵە سپیە باشترین جۆری چایە دواتر چا سەوزەکەی پاشان چای ڕەش ئەم گوڵە سپیە سەرەتا بە خونچەیی لێ ئەکرێتەوە ئۆکساندنی بۆ ناکرێ زەحمەت دەسەکەوێ. ویستم لەسەر ئەمە زانیاریەک بین بە هاوڵاتیان لە چین و ژاپۆن 13 ملیۆن کەس
سەرقاڵی چاندنی چاو دوورینەوەی چاو بازرگانیکردن پێوەی کە بە شێوەی خێزانی لە کێڵگەکانە ئیشی لەسەرەکەن باشە. ئەمە چایەکی زۆر تایبەتە وەکو چایەکی ڕووەکی و دەرمانی ناو ئەبرێ لاڤندەرە ئەمە گوڵی لاڤندەر تکایە گوڵی لاڤندەر بە ئینجانە لە ماڵتانە هەبێ بە شێوەی چابی خۆن بۆ ئەو کەسانەی خەویان نییە نائارامن مێشکیان هیلاکە ماندوون بە خواردنی چای لاڤندەر ئارامی بە مێشکتانە بەخشن. بێ وشک بکرێ ئەم چایان چی؟ وشکیش بکرێ بە تەڕیش ئەبێت. زۆر باشە. زۆر باشە سوودی چای ڕەش چونکە خۆمان ڕەش زۆر زۆرە خۆنەوە زیاتر گرنگی بە چای ڕەش ئەدەن وەک لە چای سەوز و هەر نوعێکی تری چا. سوود و گرنگی چای ڕەش چییە؟ کۆمەڵێک مادەی جیاواز هەیە لە چای ڕەشە ئەگەر پێشەوەی باسی سوودەکەی بکەم بازیانەکەیتان پێ بڵێم. ئەو کەسانی کە برینی گەدەی هەیە باشتر وایە دوورکەونەوە لە خواردنەوەی چای ڕەش و ئەو کەسانی ترشەڵۆکی گەدەیان تێک چووە باشتر وایە دوورکەونەوە لە چای ڕەش ئەو کەسانی ژانەسەرێکی زۆریان هەیە و لە پڕیش نابێ وازە چا بهێنی چونکە واسێنانی لە ناکاو بۆ چا جەستە تووشی شۆکا و ژانەسەرەگریتەوە پیجارێکی تر و ئەو کەسانی خەویان نییە ئارام یعنی خەوی شەوانیان نییە باشتر وایە لە چا دوورکەونەوە. بەڵام بەگشتی بۆ تەندروستی دڵ زۆر زۆر باشە چا و ڕێژ ئەگەر بە تاڵیبی خۆی ڕێژەی شەکر لە خوێنە کۆنتترۆڵەکات و یارمەتی دەرە بۆ توانەوەی چاوریەکان چاوری LDL کە لە دەمارەکانە زۆر جار نیشتنی ئەو چاوریانە لە جسمی ئینسان و لەناو دەمارەکانە هەیە یارمەتی دەرە بۆ هەرسکردنیکی ئاسان بەڵام ئەگەر بە سەعاتێ 2 سەعات دوای نان بخۆیت جگە لەوەی کە لە هەمووی گرنگتر یعنی زۆر وریاکەرەوەیە و تاقەیەکی باش بە ئینسانەدا. ئەم سوودانی کە باست کرد لە چای خستابوونی هەیە یان چای ڕوون؟ نا لە چایەکی نۆرماڵی تەندروستی ڕوونا باسیەکەین ئێمە چونکە تۆ کە ئەو چایانی کە زۆر خەستن ڕەنگێکی ڕەشی تێریان هەیە گومانت نەبێت لەوەی کە بە تەنها چانیە تێگەی و ئەوانی کە تاموبوونیان زۆرە گومانت نەبێت لەوەی کە بە تەنها چانیە تۆ بڕۆ زەیتی چا بۆند بکە کە زەیت زۆر جار ڕۆحەکەی تێکەڵەکرێ بزانە ئەو بۆنەی هەیە بە تەکید نیەتی لەبەر ئەوە مەرج نییە ئەوەی خەست و بۆندار بوو چابێ یاخۆ چایەکی باش بێ. ئەگەر ڕست باست لە کۆمەڵێک جۆر کرد لە هێل و لە گوڵ و نازان بابەتی دیکە تێکەڵی چا بکرێ هەندێک جار زۆربەی ماڵەکان ئەو چایە کوالیتێ بەرزە نییە ینی خۆت ئەزانی کە زوو ڕەشە بێ کاریگەی نابێت لەسەر ئەو شتانی کە وتت بکرێتە ناو چایەوە ئەو سێمادەی کە باسمان کرد گوڵەباخ و هێل و دارچینی بکرێتە هەر چایەکەوە لانی کەم زیانەکانی یا کەمە کاتەوە یا نایهێڵەهی ئەو چای کە بێ کوالێتیە ڕاستە کاریگەری بێ لەسەر کوالیتی چایەکەش بە تاکید کاریگەری زۆر زۆر باشی ئەبێ لەسەر کوالیتی چاکە و بۆ تەندروستی خۆشمان سوودی زیاتر بێت. ڕێگەڕە بێنەوە سەر لێنانی چا باس لەوە کرد کە چەند جۆرێکی هەیە باشترین جۆریان کامەیە و بۆ میشە چای خەڵوزەها خۆشترە لە دەرەوە هی ئەوەیە کە لەسەر خۆ ئەوە ئەکوڵیان چی دیکە هەیە؟ چای خەڵوز تەنها دوو شتوای لێ کردووە کە لای ئێمەی کورد زۆر خۆش بێت. یەکەم بۆنی خەڵوزەکەیە کە لەگەڵ بۆنی چاکە تێکەڵە بێت بۆنی ئەو دووکەڵی خەڵۆزەیە ئێمە بەگشتی لە کوردستان معجیبی بۆن و دووکەڵی خەڵوزوەها خاڵی دووەم ئەو نەرمونیانی ئاگرەکەیە لەگەڵ چاکە هەتا ئاگر نەرمتر بێ بڵین بێهێزتر بێت بۆ کوڵاندنی هەر شۆربایەک هەر چایەک سوودی زیاترە بێ بۆ لەبەرەوەی مادە فعالەکانی و زەیتە ئەترەکەی و ئەو کانزانی لەو ڕووەکەیە هەیە چابێ یا هەر ڕۆکێکی تر بێ زیاتر تێکەڵی ئەو ئاوە ئەبێت زیاتر ئاوەکە لە خۆیەگرێت و تامەکەی زیاترە بێ بۆڵان بۆیە باشتر وایە تۆ سەرەتا ئاوەکە بکڵێنی و دواتر ئەم چای تێ بکەی ئیتر گەڵا بێت یا هەر گوڵێکی تر بێ داینی سەری داپۆشی نەهێڵی هەڵمەکەی بڕوات بمێنێتەوە لە ناو خۆیە و تامبوونیش خۆشتەی و سوودیشی زیاتر زۆر باشە لەوانەیە لە
هەندێک جار هەنیاخود هەنێک کەس لە جیاتی دارچینی و حێل و گڵۆبا کە ئاماژەت پێ کرد زەنجەفیل یاخود زعفەران یاخود وەکو خۆش ئاماژەت پێ کرد و وێنەکەشمان بینی لاڤەندەری تێ بکەن سوودی ئەمانەش ناگۆڕێت لە کاتێکدا کە ئەکیتە ناو چاکە و پێکاتی چاکە ناگۆڕێت هەندێک وەکو پێکاتی چاکە بۆ خراپ ناگۆڕێ بەڵام هەندێک ڕۆکمان هەیە زاڵە مەسەرەن من خۆم کە چا ئامادەکەم زۆربەی کاتەکان حەزم لێ دەنکێ دوو دەنگ مێخەکی تێکەم هەم تاموبوونەکەیم لە لاخۆشە هەم یارمەتی پاراستنی گەدەمەیە باش ئەگەر چایەکی وەکو جەناب فەرمی زەنجەفیل بێنین خواردنی چای زەنجەفیل و لیمۆ و شیرینکردنی بە هەنگوین باشترین چای بۆ پەتای وەرزی زەنجەفیل لیمۆ لەگەڵ شیرینکردنی بە هەنگوین باشترین چایە بۆ پەتای وەرزی چایەکی ترمان هەیە تۆیی لە ماڵەوە ئەم چایە ئامادە ئەەکەیت بۆ ئەوی کە تەندروستیەکی زۆر باشی بڵێن ڕخۆڵەکانت بپارێزی یەک کوب هەرڕێک بەم قیاسە یەک کوب زیرە بە هاڕاوی بێ یاخود بە نەهاڕاوی ئەتوانی دانیت ئەگە باشترە بیهاڕیت و بە هەمان شێوە کوپێک لیمۆ بەسرە و یەک کوب چای ڕەش هەمویان بە هاڕاوی دائەنێ ئەگەر کەسێک لە ئەندامانی خێزانەکە تووشی سکچون بوو تووشی هەوکردن و لوزبوونی ڕخۆڵەکانت بوو ئەتوانی ئەم تێکەڵە چایە هەر بە وشکی لەگەڵ ماستابی بە کەسی توش بوو کەسی نەخۆش پارێزگاری لە تەندروستی بکات و سکچوونەکەی ڕابکات هەرەوەی کامەژت پێ بیرم نایە باش بۆچی بەکارم هێنا بەس چەم لەگەڵ ماستا تێکەڵ کرد و خواردم ئەو کەسانی کە تووشی جۆرە بەکتریایەکە بن کە لە ڕێی ئاوە تووشی زیاتر توشمانە بێ ئەویش ئەمیبا یاخود مۆنێلا کە کاریگەریەکە لەسەر ڕێخۆڵەکانمان و تووشی بەتهەرسی و یاخود ئیسهالبوونمانەکە ئەو چای جەناب فەرمووی کاریگەری زۆر زۆر باشی هەیە و یاخود چایەکە لە تۆکلی هەنار ئەو کەسانەی کە برینی گەدایان هەیە چایەک بە تۆکلی هەنار بکەن کاریگەری زۆری ئەبێ لەسەر پاراستنی تەندروستی گەدایان بۆ نەمانی ئەو برین و ڕۆشایی سووربوونەوەی وەڵا کاگەڕاست ساڵی پێر لە ڕۆژی جیانی چای پزیشکێکی خۆراک کۆمەڵی ڕێنمایی ئەنی باسی لە سوودی چاکردێکی لەوانە ڕێگریکردنە لە شەکرە ئەو ئاماژە بۆ دەکات کە چایەکی تاڵ ئەنی بەبێ شەکر بخورێ بۆ ماوەیەکی زۆر ڕێگری چارەسەری ناکات بەڵام ڕێگر دەبێت لەوەی کە تووشی شەکرە ببین کۆمەڵێک ترشی ئەمینی هەیە لە چایە بەڵێ و کۆمەڵێک مادەی چالاکتریشی تایە و خۆشی کە دژە ئۆکسێنەرەیە یارمەتی دەرە بۆ دابەزاندنی ئاستی شەکر لە خوێنە بە تەکید ئەگەر بەبێ شەکر بخورێت بەبێ شەکر بخورێت و باشتری ژوای لەسەر برسێتی نەخورێت ئەم دووشتە زۆر زۆر گرنگە سێریکە باشتر وایە ڕوون بێ زۆر گەرم نەبێ بە شەکرەوە نەخورێ و کات ژمێرە دوای نان بخورێ ئەمە خواردنەوەی چایەکی تەندروستە زۆر جابینیمانە لیمۆش ئەکرێتە چایەوە ئەنی ئەوەشەیە وەکو ئێستا ئاماژەمان پێکرد لەگەڵ زەنجەفیل یاخود بەجیا هەر بکرێتە چای ڕەشەوە بەڵێ لەبەر ئەوەی کە خۆی هەڵگری ڤیتامین سیە بۆ تەندروستیمان زۆر زۆر باشە و هەندێک کەسیش هەیە بە خواردنی لیمۆ ئەو ترشیە حەز بە لەزەتەکەیەکە و یەکێکی تر لە سوودەکانی لیمۆ لە بەکارهێنانی چایە ڕێخستنەوەی ترشەڵۆکی گەدەیە ئەگەر ڕاست کەسێکی تایبەتەیە پێویستە چا نەخوات ئەو کەسانی وەکوتمان برینی گەدایان هەبێ خەویان نەبێ کەسانێکمان هەیە خەمۆکن و خەویان نییە نائارامن باشتر وایە ئەوانە دوورکۆنەوە لە چا وەکوتمان برینی گەدەیە و ئەو کەسانەشی کە مەسەرەن ژانە سەرێکی زۆریان هەیە وەکو لای خۆمان پێڵەن شەقیقە بەردەوام بە کافاینەکان ئەم کەسانە بەرەو خراپترن وە کەسانێکی ترمان هەیە چاخۆی بۆ تەندروستی دڵ باشە بەڵام ئەگەر کەسێک زۆری بخواتەوە لەبەرەوەی وریاکەرەوەیکی زۆرە بەردەوام تۆ منەشیتێکە بەجسمە ئەو کەسانی کە گرژبوونی ماسوولکەکانی دڵیان هەیە باشترە ئەگەر خواردیان کەم بخۆن و ڕوون بخۆن زۆر کەم بخۆن و ڕوون بخۆن لەبەرەوەی زۆر خواردنەوەی چا جا ئەگەر بێت و خەستیش بێ بە تەکید ئەو گرژبوونی جسم دروست دەکات زۆر باشە لەوانەیە کەسێک جگەرە کێش بێت دوای جگەرە کێشانەکەی کەسە بڵێ حەزم لە چایەکی خەستە و چای خەست بخواتەوە ئایا چاو جگەرە بەیەکەوە هەم کاریگەری چاکە ناهێڵێت هەم خراپێکی چییە خواردنی جگەرەکە نیشانەیەکە بۆ ئەوی کە تۆ ڕقت لە خۆتە
جا ئەگەر بێت و شتێکی تریش بکەی بە بیان و بۆ خواردنی و ئەویش بە هەمان شێوە بە خراپی بخۆی ئەوە یەقینت بێت تۆ کەسێکی دژ بەخۆت کەواتە هەردووکی پێکەوە خراپە بە تاکیدی باشتر وایە لێی دوورکەونەوە ئەوانەی کە جگەرا کێشن جارجار با بچن کەوچکێکی چێش دوای جگەرە کێشان ماست بخۆن. زۆر باشە کاکا ڕاست پزیشکانی سپۆری بواری خۆراکی میشە باز لەوە دەکەن کە ڕاستە و خۆ دوای نان خواردن چا نەخورێ ئێوەی ڕۆگناسان چی ئەڵێن لەو بارەیەوە؟ ئێمە ژەڵێن بەڵێ تەیدی و قسەیانەکەین لە بەرەوەی ڕاستە و خۆ دوای خواردنی ژەمە خواردنەکانت خواردنی لەو خواردن نەک هیچ ئیسفادەی لێ ناکەی. ئێمە بڵین واز لەو گۆشت و مریشک بێنە باشە کە ئەمانە بە شێوەیەکی پتە و مەسەڵەن زۆر ئامادەی ئاسن و چیوچیان تایە باشە بەڵام لە خواردنە ڕۆکیەکانە لە سەوزە و میوەکانە یاخود لە دانەوێڵەکانە ئەو مادەکانزانی کە هەیە و ئەو ڤیتامینانەی کە هەیە کەمن بەرگەی ئەو چایە ناگرن کە لە ناویە بە ئەمە مشکلەکەیە پاشان بەهۆی ئەو مادانی کە لە ناو چاکەیە هەیە وەکو وتمان ئەو ترشە ئەمینیانی کە لە چایە هەیە ڕەنگە ببێتە هۆی سەر لێ شێوانی گەدە و ترشەڵۆکی گەدەمان تێک بە زۆ خۆشیشە دوای کەباب یەکسەر لە ناو خۆشمانەوە باوە کە خواردنێکی چێوە خێڵێک چای خەست نەکەی بەسەریان بەڵام ئەم چاخەستە زەربەت لێیە چێژی زۆرە بەس زیانیشی هەیە بە تاکید بە بەردەوام بوونت باشتر وایە تۆ لە شەو ڕۆژەکەیە زیاتر نەخۆی لە 2 کوپ بۆ 3 کوپ چای یاخود پیاڵای خۆمان خەستیش نەبێت بە تاکید خەست زۆر باشە باسی چای ڕەشمان با تۆزێکیش باسی چای سەوز بکەین گرنگی و سوودی چای سەوز چییە؟ ئەو کەسانی کە ئاسنیان کەمە ئەو کەسانی کە کێشیان زۆرە ئەو کەسانی چاوریەکانیان بەرزە باش ئەو کەسانی حەز ئەکەن پێستیان جوان بێت پێویستە ڕۆژانە لانی کەم 2 کوپ چای سەوز بخۆنەوە هیچ نەخۆن دوان هەر بخۆن و زۆر گرنگە تۆ بێیت ئەگەر ئەزانی پێستت شێواوە خانمان زۆریان حەز لەم شتەیە باسی پێستکەین ئەگەر حەزەکە پێستێکی جوانی هەبێت تۆ وەرە زەیتی داریچە ڕۆژانە یاخود شەوان بەکار بهێنە بۆ پێستت و دواتریش چایەکی سەوز بخۆرەوانێ بزانە لە دوای مانگێک گۆڕانکاریێک لەسەر پێست و دەروون تا دروستە بێ و چەند تەندروی هەتا وەکووتمان ڕێژەی شەکریش کۆنتترۆل ئەکات بە ڕادەیەکی زۆر گونجاو لە خوێنە تەبعاً ئێمە کە باسی ئەم سوودانی ئەەکەین مانای ئەوە نییە کە بەدیلی دەرمانن دەرمان مۆزوعەکە کاریگەری خواردنەکانیش زەیتی داری چای لە بازارە هەیە دەسەکەویان بە خۆشحاڵیەوە کارگەکانی خۆمانەوانی کە لە کوردستان و لە سلێمانیا بوونیان هەیە لای ئەوانیش بەردەستە و زەیتێکی زۆر کوالەتی باشە. کاگەڕاست چایەکی تایبەت هەیە ئەمە بۆ ئەمومان زۆر گرنگە چایەکی تایبەت هەیە بۆ داوەزاندنی کێش بۆ لە ناوبردننی چەوری جەستە شتی وەمان هەیە هەمانە بەڵام بەپی کەسەکانە گۆڕێ بەپی کەسەکان مەسەرە نێسام نەگەر بڵێم تۆ بڕۆ چایەکی زەنجەفیل بخۆ ئەو کەسەی زەختی هەیە نابێ بخۆ باشە ئەگەر من بڵێم تەنها بڕۆ چای دارچینی بخۆ ئەو کەسانەی شەکریان دا ئەبەزەیە باش نییە زۆر بیخۆن بەڵام بەگشتی ئێمە قسەیەکەکەین بۆ ئەوی کە هاوڵاتیان سوودی لێ ببین نەبێ بە چای کەمەشکێنەکە خواردنەوەی چای دارچینی وەکو باسم کرد لەگەڵ هێل گوڵەباخ خودی ئەمە توانەوەی چەوریە چەوری زۆر باشە توێنێتەوە ڕێژەی شەکردا تۆ سێری ئەم سیستمەکە کاکەی چەوریەکەت کۆنتترۆلەکە ڕێژەی شەکر کۆنتترۆلەکە بە حکمی ئەم دوانە چی لە ناوبەر کیسێک کە لە ڕەحمی خانمانە هەیە ئەوە دکتۆرەکانە توانە شایەتیەوە بن بە کۆنتترۆلکردنی شەکر و چەوری لە لەشی خانمێکە ئەتوان ڕێکیز لە ناو ببرێ دارچینیەکەش ئەو ئیشاکات ئێکە ئەو ئیشەی کردکەواتە دەلالەتە بۆ ئەوەی کە چەوری لە ناو ئەبات بەڵام ئێمە باسی ئەو چەوریە ناکەین کە تۆ 90 کیلۆی بیت بتێبی بە 6 کیلۆ بەدای چای دارچینی نابی تۆ ئەبێ وەرزشکەی تۆ بێ سیستمی خۆراکی بۆ خۆدانەی و سرکەی سێو زەنجەفیل
ئەمانە یارمەتی دەرن بۆ دابەزاندنی کێش. زۆر باشە ئەو دارچینی کە ئاماژەت بێت چای دارچینەکە گە شەکریشی لەگەڵا بخوات هەمان نابێت شەکر هەر شەکر وای دانێ شەکر ئێستا دوژمنێکی سەرسەختی هەمووانە لانی کەم ئەوەی زۆر زۆری حەز لێت جارجار شەکرێکی نەبات بخوا لەبەرەوەی شەکری نەبات لە کۆنیشە لە کاتی بەکارهێنانی چارەسەرەکانە دەرمانەکانی پێشگیرین کراوە و یارمەتی دەرە بۆ کەمکردنەوەی پەتە. زۆر باشە زۆر سپاسەکەی ڕێزکا گەوڕاستقادر و تەبێژی کۆمەڵی ڕۆژناسانی کوردستانی خۆڵ بەخێر. سپاس بۆ ئێوە. زۆر سپاس دەکەم بە زانیاریەکان.